بەیانی ڕۆژێکی نوێ و پێکەوە دەڕۆن قازەکەی هەنگاو بە هەنگاو لەگەڵ کۆچەردا دەڕوات. قازەکەی بە شێوەیە گۆگری بووە بۆ دەقەیەکیش لی دوور ناکەوێتەوە. حوزە رەمەزانێ زیەکە وریایە چیرۆکی ئەم قازە تۆزە در و درێژە. ئەم قازە تەمەنی 3 ڕۆژ بووە کە بە خێوم کردووە. تاوان ئەم قازە لە مناڵیەوە هەر بە وا بە خێوم کردووە کە نەژی ئەتە وردە لە سەرمای دسان پاراستمە و تا گەشتە ئەم تەمەنە بەس ماشەڵڵا ئەم قازە تایبەتە لە ڕووی چیەوە؟ لە ڕووی زیرەشیەوە، لە ڕووی ئاقلیەوە. جاری واچم بۆ ناخواردنێک لە بەردەم مەطعەمەکەیە ئەوە سیحەتە تەواو یان کاسمە ژوورەوە. ئەم قازە لەسەر ئەم شۆسە دوور ناکەیتەوە. خوا ناکەم بچێتە سەرجادەکە. ڕۆژێکیان بەرخێکەمەیە لە ژوورەوە لەو بەربەستم بووە. مەجموعەیە سەگ هاتن بۆ پەلاماردانی ئەو بەرخە. پێشەوی پەلاماری بە ورەی کردبووە. کردی بە قاوەقیش. وتمەم دەنگە غەریب نییە. هەتا هەست سێکم سەگ بەرە ڕووی بەرخەکەیە. ئەمە زۆر بەلەمەوە مین بوو. کۆچەر بەهۆی خۆشەویستی لە ڕادەبەدەری بۆ قازەکەی جارێکی دیکە ناتوانێت قاز بخوات و ناوی قازەکەی ناوە بۆرە. من یەکێکم بەوانە ناسراوم لە ناو تایفەکەمانە. زۆر نەوسنم. ئەتر ئەوەی کە خۆش بێ من دوایەکەم. ئاچم بۆ نمونە ئاشتی ئەو خواردنم کە خەڵک باسە وەکو قەلا، قازە، بۆ نمونە مریشی کوردیە، ئەترەوە گۆشتی حیان بەولاوە. بەس یەکێکم لەوانەی من لەوەیە مانگانە جارە دوو جار گۆشتی قاز خۆین. بەڵام ئێستا لەمەوە وام لێتووە ناتوانم بیخۆم. ڕۆژانە خەڵک زۆر هەیە بەلام ئەوە قاز فیلی وەسەنە، ئەوە سوانسوانیە. منیش بیان ئەڵەم ئەم قازە تایبەتە، ئەم قازە هی فرۆشتن نییە. ئەڵێ نرخی چۆنە؟ ئەڵەم نرخی بای سیانزە گەڵاو نیوە. ئەڵە بۆچی وەرە زۆر؟ ئەڵەم باوکم سیانزە گەڵایەوە پێم. ئەمە بای سیانزە گەڵاو نیوە. بەس من ئەم قازە بەس بۆ خۆشی دامناوە. بەس بۆ یعنی بیر لەوەکەمەوە نەبی لە فرۆشتنیەکەمەوە، نەبی لە سەبڕینەکەمەوە، بیر لەو ڕۆژاکەمەوە کە خۆنە خۆزە شێکی لەبێ. من بەس ئیشی من باڵند و ئاژەڵە بۆ نمونە کۆکتێلە، خورماخۆرەیە، کەناریە، ئەو جۆرە باڵندانە. قازەکەی کۆچەر ژینگەکەی لێ گۆڕاوە کە ژیانە لەگەڵ پەلەوەرەکانی دیکە. ئێستا هێندە خۆشەویستی ئەم خێزانەیە ناچاری کردوون بیر لە خواردن و فرۆشتنی نەکەنەوە. جاران ئەم کۆڵانی گەڕێکی چوارباغ بە بۆنی یاریگای سلێمانیەوە ناسرا و بە کۆڵانی مەلعەبەکە. بەڵام ئێستا بە بۆنی ئەم قازە و چیرۆکە سەرنجڕاکێشەکەیەوە ناسراوە بە کۆڵانی قازەکە. کاوان عومەر، کەناڵی ئاسمانی کەرکووک، سلێمانی.